عەزیز سەلام ئەو دەنگەی بە غەریبی لەدایک بوو بە غەریبیش سەری نایەوە. ئەو بە گۆرانیەکانی دڵی عاشقانی دەدایەوە. دەنگێک لە هەولێرەوە بۆ هەموو کوردستان لەدایک بوو. خاوەنی سەدایەکی ڕەسەن بوو. ئەو بەوە ناسرا بوو کە بێدەنگ و لەسەر خۆیە. خاوەن کەسایەتیەکی بەرز بوو. عەزیز سەلام لە ساڵی 1973 لە شاری هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1997 بە گۆرانی هەولێریە ناسرا. لە ساڵی 1992 دەستی بە گۆرانی وتن کردووە و خاوەنی دوو ئەلبومی گۆرانیە. ڕۆژی 15/12/2021 کە لە سەربانی ماڵەکەی خۆی هەڵدایە خوارەوە و گیانی لەدەستدا.